بارودۆخی سیاسی ئێستا و ئەرکەکانی ئێمە. راپۆرتی سیاسی پلنۆمی چوارەمی کمیتەی ناوەندی حیزبی کۆمونیست ئێران بەشی یەکەم. ئاوەردانەوەیکی خێرا لە بارودۆخی ئێستای جیهان. بێگومان قسە و باسکردن لەسەر بارودۆخی سیاسی جیهان بە شێوەیەکی هەمەلایەنە لە توانای ئەم راپۆرتەدا نییە، بەڵام ئەم راپۆرتە زۆر بە کورتی تیشکی خستووەتە سەر هەندێک لایەنی بارودۆخی جیهان بۆ ئەوەی گۆڕانکاریەکانی ئێستای ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش لەژێر ڕۆشنایی ئەواندا ڕوونتر دەبنەوە. جیهان لە ساڵی 2026 زاینیدا بە بارودۆخێکدا تێپەڕ دەبێت کە دەکرێت وەک قۆناغی کەڵەکەبوونی هاوکاتی قەیرانە پێکهاتەیەکانی سەرمایەداری جیهانی ناوزەند بکرێت. پێوەرە ئابووری، سیاسی و کۆمەڵایەتیەکان هەر کامیان بە تەنیا و زیاتر لەوەش لە پەیوەند لەگەڵ یەکتردا دەلالەت لە قوڵبوونەوەی ئەو دژوازیانە دەکەن کە چیتر ناتوانرێت تەنیا لە خراپی بەڕێوەبردن لادانە کاتیەکان یان قەیرانە کاتی و کورتماوەکاندا کورت ناکرێنەوە. قەبارەی قەرزی جیهانی کە گەیشتۆتە نزیکەی 250 تریلیۆن دۆلار ئەوە تەنیا ژمارەیەکی ئابووری نییە. ئەم ژمارەیە بەیانگەری کلێنێکی قوڵە لە نێوان بەرهەمهێنانی کۆمەڵایەتی و ئەو میکانیزمە دارایانەی کە بەسەر جیهاندا زاڵن. لەم نەزمەدا سەرچاوەکان نەک لەسەر بنەمای پێویستی ڕاستەقینەکانی مرۆڤەکان، بەڵکو لەسەر بنەمای لۆژیکی کەڵەکەبوونی سەرمایە، زامنکردنی قازانج و سەر لە نوێ بەرهەمهێنانەوەی دەسەڵاتی ئابووری دابەش دەکرێن. دەرەنجامی ڕاستەوخۆی ئەم لۆژیکە بریتیە لە پەرەسەندنی نایەکسانی، قوڵبوونەوەی نائەمنی کۆمەڵایەتی، کەمبوونەوەی خزمەتگوزاریە گشتیەکان و بەرهەمهێنانەوەی بەردەوامی قەیرانەکان. ئەوەی ئەمڕۆ لە ئاستی جیهاندا وەک قەیران ئەزمون دەکرێت لە ڕاستیدا نەک تێکچوونی ڕەواڵی کارکردنی سیستەمەکە، بەڵکو شێوازی ئاسایی کارکردنیەتی. سەرمایەداری هاوچەرخ بۆ مانەوەی خۆی زیاتر لە هەمیشە پێویستی بە قەیران هەیە. قەیران وەک ئامڕازێک بۆ دووبارە ڕێکخستنەوە، وێرانکردن، گواستنەوەی سەرمایە و سەر لە نوێ داڕشتنەوەی پەیوەندیەکانی دەسەڵات. ئەم سیستەمە لە ئاستی جیهانیدا لە چوارچێوەی نەزمێکی ڕکابەری و فرەجەمسەریدا ڕێکخراوە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هێشتا ناوەندی سەرەکی دەسەڵاتی دارایی، سەربازی و تەکنەلۆژیای جیهانە. چین وەک گەورەترین ناوەندی بەرهەمهێنانی پیشەسازی و یەکێک لە جەمسەرە سەرەکیەکانی کەڵەکەبوونی سەرمایە، پێگەیەکی یەکلاکەرەوەی لە ئابووری جیهاندا بەدەستهێناوە. رووسیاش بە پشتبەستن بە دەسەڵاتی سەربازی و سەرچاوەکانی وزە پێگەی خۆی لەم ڕکابەریەدا جێگیر دەکات. لەگەڵەوەشدا دژایەتی نێوان ئەم دەسەڵاتانە نابێت وەک بەرهەڵستی نێوان سیستەمە جیاوازەکان لێک بدرێتەوە. ئەوەی لەگەڵ ڕوڕووین بریتە لە ڕکابەری ناوخۆیی لۆژیکی جیهانیە گرتوو، لۆژیکی کەڵەکەبوونی سەرمایە، پەرەپێدانی پانتایەکانی هەژمون، کۆنتڕۆڵکردنی بازاڕەکان، ڕێڕەوەکانی وزە و زنجیرەکانی دابینکردن. لاوە بۆرێکدا شەڕەکان و قەیرانە ناوچەیەکان ڕووداوێکی نائاسایی نین، بەڵکو بەشێکن لە سازوکاری ڕێکخستنی ئەم ڕکابەریە. ڕۆژهەڵاتی ناوەڕاستیەکێک لە گرنگترین مەیدانەکانی ئەم ململانەیە، شوێنێکی کە شەڕ، گەمارۆ، وێرانکاری و ئاوەدانکردنەوە هاوکات بوونەتە ئامڕازی سیاسی و ئابووری، گەشەی پیشەسازیە سەربازیەکان، گواستنەوەی سەرچاوە گشتیەکان بۆ بودجە جەنگیەکان و بەکارهێنانی وێرانکاری وەک زەمینەیەک بۆ ئاوەدانکردنەوەی بازاڕەکان، ئەوە نیشان دەدەن کە ئەمڕۆ نیزامگەری یا میلیتاریزە بەشێکی دانەبراوە لە ئابووری سیاسی سەرمایەداری جیهانی. تێچوە سەربازیەکانی جیهان کە گەیشتوونەتە نزیکەی 2.4 تریلیۆن دۆلار لە ساڵێکدا لە پاڵ پەرەسەندنی هەژاری، قەیرانی، قەرز و کەمبوونەوەی خزمەتگوزاریە گشتیەکان، ماهیەتی ئەم نەزمە بەڕوونی ئاشکرا دەکات. لەو نێوەندەدا ئێران پێگەیەکی پەراوێزی بەڵام استراتیژی لەم نەخشەسازیە جیهانیەدا هەیە. پێگەی ژیۆپۆلیتیک، سەرچاوەکانی وزە و ڕۆڵی لە هاوکێشە ناوچەیەکاندا ئەم وڵاتی کردوێتە یەکێک لە گرێکوێرەکانی ڕکابەری نێوان دەسەڵاتە جیهانی و ناوچەیەکان. هەر بۆیە شەڕی 2026 زاین دژی ئێران ناتوانرێت تەنیا وەک ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی سنووردار سیر بکرێت. ئەم شەڕە لەسەر بەستێنی ڕکابەری هەرچی زیاتری زلهێزەکان شکڵی گرتووە و ئاسەوارەکانی ڕاستەوخۆ قورسایی دەخەنە سەر پێکهاتەی ئابووری، کۆمەڵایەتی و سیاسی ئێران. هاوکات گۆڕانی بازاڕی کاری جیهانیش یەکێکە لە گرنگترین دیاردەکانی ئەم قۆناغی سەرمایەداری. هەلی کاری جێگیر بووەتە کارێکی دەگمەن و ناسەقامگیری بووەتە یاسا. نزیکەی لە 60 هێزی کاری جیهان واتە نزیکەی 2 ملیارد مرۆڤ ئەمڕۆ بە شێوەی کاتی نافەرمی و بێگرێ بەستی کار خەریکی کارکردنن.
لە ئێران و ناوچەکەشدا هەر ئەم ڕەوتە بەگرێ بەستە کورتخایەنەکان پەیمانکاریە چەندین لایەنەکان کاری نافەرمی و پەرسەندنی کرێکاری کۆچبەر بەرهەم دەهێنرێتەوە. ئەم دۆخە بێسەروبەریەی کاتی نییە، بەڵکو شێوازێکی نوێی ڕێخستنی کارە لە سەرمایەداری هاوچەرخدا، شێوازێک کە تێیدا مەترسینە ئەمنی و تێچووی قەیران لە سەرشانی سەرمایەوە بۆ سەرشانی کار دەگوازرێتەوە. بەڵام قەرزی جیهانی نایەکسانی، ناسەقامگیری پیشەیی، شەڕ، گەمارە و ڕکابەری ژیۆپۆلیتیک پێک هاتە گەلێکی لێکدانەبڕاو نین، بەڵکو دەربڕینی جیاوازی لۆژیکی یەکگرتوون. لۆژیکی بەرهەمهێنانەوەی سەرمایە لە قۆناغێکدا کە پۆتانسیێلە کۆمەڵایەتی و مێژوویەکانی لەگەڵ سنووردار بوون و بربەستی جدی ڕوبەڕوو بوونەتەوە، وەک چۆن لە نەریتی ڕەخنەی مارکسیستی و لە بەرهەمە تیۆریە هاوچەرخەکانی وەکو مێزارۆژدا جەختی لەسەرکراوەتەوە. سەرمایەداری نەک کۆمەڵە سیاسەتێکی شیایی ڕیفۆرم، بەڵکو تێکرایەکی مێژوویە کە خاوەنی لۆژیکێکی ناوخۆی و قەیران خۆڵخێنە. لە ئاوا جیهانێکدا ئارکی مێژووی چینێک کرێکار و هێزە کۆمەڵایەتی ناڕازیەکانەوەیە کە شێوازە پەرش و بڵاوەکانی خۆڕاگری بۆ ئاستی ڕێکخستنێکی بەردەوام ماگایانە و سەر تا سەری بەرز بکەنەوە. تەنیا لەم حاڵەتەدایە کە چەوسانەوە نائەمنی و شەڕ دەتوانن ببنە وشیارێکی بە کۆمەڵ و هێزێکی مادی بۆ گۆڕانکاری پێکهاتەیی. ئەم دەرفەتە گرنتی نەکراوە، بەڵام ڕاستیە. هەر ئەم ڕاستیەیە کە خاڵی دەستپێکی هەر سیاسەتێکی ڕزگار بەخشە لە جیهانی ئەمڕۆ و لە ئێرانیشدا.